هەر مناڵی ئەم دێم کە کێلسپی پێڵێن هەر لەسەم ئەرزوو ئاواوە تەمەنم 67 ساڵ 66 ساڵە ئیشم هەر فەلاعەتی بووە ئیشم هەر فەلاعەتی بووە وەکو زەرعات لە هەوڵیەوە ئیشم کردووەتی هەر سیرم کردو لە فەلاعەتێکە خولیای ئەوەم بووە من بتوانم پرۆژەیەک پێک بێنم بەروبووم هەبێ ئینتاجم هەبێ بچێتە بازاڕەوە. دوای ئەوە دیەکان داگیراوە و کە هاتوونەتەوە یەکەم کەس هاتوومەتەوە ئەم دەشتە لەم منتیقا بیرێکی توازیم لیا و حەزم لی بووە من مانگای کوردی حیوانی دەرەوە بەخێو نەکەم هەڵسم پرۆژەیە بکەم وەکو داخراو بە شێوەیەکی متەزم دەستم پێکرد لە بیدایەت و دوو مانگای فریزیانم کڕ و دەستم کرد بەم ئیشە لە مەنجەڵێک و پەرەمێزەوە گەیانمە ئەم حەدە الحەمدوللا. ئەم کێڵگەی ئێمە بڵێ هی مانگای شیریە شیرەکە کە ڕوات ئەچێ بۆ مەعمەلەکەی خۆمان ئەم حەقلەی ئێمە پێکاتوە لەوەی کە هەچی ئینتاجی ساڵانەی گوێرەکانمان نێرەکان ئەفرۆشین ئەیەڵینەوە تا گەورەیەکەین هەتا حەدێک گۆشتێکی باشەدا ئەوانە ئەفرۆشین مێکانەیەڵینەوە گەورەیەکەین بۆ ئەوەی ساڵانە چینێکی تازە بێتەوە ناو هەقلەکە ئەوەی بە دڵمانە ئەیەڵینەوە بۆ ئینتاج چونکە ئێمە گە مانگایە ئینتاجی باشی نەبێ ڕای ناگرین ئەگەر ڕایگرین زەرەرمانە تێگەشتی قوربان ئەم حەقلەی ئێمە پێکاتووە تاقەکەی 50 مانگایە بێجگەل لە گوێرەکە و نیون و هی نێریەکەی ئەمە تاقە و توانای کێڵگەکەی ئێمەیە. ئەم مانگانەکە یان بۆ خۆیان فێرن هەموو مانگایەک دێتە ژوورە ئاوە گوانیانە شوێن یەکەم بە ئاو پاکەکەینەوە ئەو پیسێ لە گوانی مانگاکە ئەکەینەوە ئەنجا ئەم دەرمانە ئەمە وێدە تاقیمە بۆ گوانی مانگاکە لەبەرەوەی هەچ میکرۆبێکی ئەگە پێوە بێ نابێ ئەمەی لێدەین ئەو میکرۆبە ئەکوژێ و تێکەڵ بە مەمەکان نابێ ئەو میکرۆبە ئەمە یەکەم شت ئەنجا دوای ئەم تەقریمە ئەم کلێنسا ئێمە خاص هی خۆیەتی خاص هی ئەو مانگا بەش بەش ئەنجا چڵی ئەو گوانەی پێ ئەسڕێتەوە ئەگەر بە تەقریمەکەش نەڕۆژ بێ میکرۆبێ شتێکی پێوە بێ بەمە پا ئەکرێتەوە یەک یەک گوانی مانگاکانی ئاوا پێ ئەسڕێتەوە وەکو ئەیبینن ئەنجا ڕەتی جیازەکە ئەکرێت بۆ دۆشینەکە بەو شێوە کە ئەیبینن دەسەکرێ بە دۆشینی شیرەکە بینن بە سۆندەکان ئاڕوە ئەم شیرە ئەگە بێت و ئیسە بڵین لە کوردەواری خۆمانە دەرەوە یان گەلێک کەس حەقلیشی هەیە گوانی ئەو مانگا ناشوە ئەو پیسە ئەو شیاکە کە بە گوانی مانگاکەوە تەڕت کرد ئەبێ بە لیتەیەک هیچ فلتەرێ نایگرێت ئەڕواتە ناو شیرەکەەوە لەو ناو شیرە هشتێ نەیگرت لە کوڵانە لە بنی سەتڵەکە ئەمێنێتەوە ئەو پیسە لە بنی سەتڵەکە دیاردەی ئەبێت ئەم شیرە ئێمە الحەمدوللا کە بە شێوەیەکی ئاوا بەرهەمێنی لە ڕووی سەحیەوە لە 100% ئەنجا ئەم ژوورەکە ئێوە ئەیبینن ئێمە هەموو ڕۆژێکەمە دۆشین تەواو بووی پاگە شۆرێوێت ئیدیەوە ئەکرێ و دەرگای لێدا ئەخرێ هەتا سەعات 4 هەتا سەعات 4 سەعات 4 هەمان شێوە بە عینەن بەرنامە دەست پێ ئەەکەینەوە بە دۆشی هەتا لێ ئەبینەوە
کە دوای ئەوە لێبووینەوە ئەنجا مانگا ڕۆ بۆ سەر عەلەفی خۆی. هەموو ڕۆژێ ئێمە دوو ژەم عەلەفیان ئەدەینێ. ئێواران لە سەعات 5 بەیانیان لە سەعات دەوری 7. ئەم عەلەفە پێک هاتووە ئێمە هەموو مانگایەک لە ڕۆژێکە بە دوو ژەمەکە 15 کیلۆ عەلەفیان ئەدەینێ. ئەگەر ئەم عەلەفە کەمی بینێ بڵین 10 کیلۆی بینێ یان 8 کیلۆی بینێ شیرەکە کەمەکە. ئەگە 15 کیلۆ عەلەفەکە بخوا ئەلحەمدوللا لە 35 هەتا 40 کیلۆ شیری ئینتاجمان هەیە لە مانگاکانمانە. ئێمە بەرنامەی عەلەفمان بە گشتی بەیانیان و ئێوارانە پێک هاتووە لە جۆ و گەرمەشامی و نەخاڵە و ئاردەبرنج. لە تەنێکە ئێمە 200 کیلۆ جۆیە، 200 کیلۆ ئاردەبرنجە، 200 کیلۆ نەخاڵەیە، 300 گەرمەشامیە. اینجا وەکو پرۆتینات دایکالیسۆمی تێەکەین، ڤیتامیناتی تێەکەین، 50 کیلۆ سۆیای تێەکەین. اینجا بەگشتی بەیانیان 7 کیلۆ، ئێواران 7 کیلۆ. نیوەڕوانی وێنجەیان دەدەینە، وێنجەی وشکراوە نەک بڵێن وێنجەی تەڕ. خۆی بە شێوەیەکی گشتی ئەم پرۆژانە جگە لەوەی کە پرۆژەیەکی وەکو استراتیجی حساب بکرێن بۆ بەرەپێدانی داهاتی ناوخۆ و بۆ گەشەپێدانی ئابوووریەکی سەربەخۆ، ئەم پرۆژانە پرۆژەیەکی لە 100% تەندروستن لە ڕووی بەرەبوومە شیرەمەنیەکانەوە، چکە لە ناوخۆیان بەرهەمە هێنرێ و پارێزراوە لە هەموو نەخۆشیە بەکتری و ڤایرۆسیەکان بە شێوەیەکی گشتی و مادەی هەنێ مادەی پارێزەر هەیە کە کرێتە بەربوومە شیرەکانەوە بۆ پاراستنی بەربوومەکانیان. ئەم بەرهەمە ناوخۆیانە تێ ناکرێت لێرە، چکە لە ناوخۆیان ساغە بێتەوە. باشترین شێوەی بەرهەمهێنانی بەربوومە شیرەمەنیەکان ناوخۆدا وەک لەم پرۆژەیە ئەیبینن بە شێوەیەکی گشتی ئەبێ لەژێر چاودێری پسپۆڕەکان، ئەبێ لە ڕووی پزیشکی و لە ڕووی شارەزانی بواری عەلەفیەوە و لە ڕووی ئامادەکردنی بەربوومە شیرەمەنیەکانیان کە شیرەکان چۆنە گۆڕە بۆ بەربوومەکانیان کە بەردەوام بە شێوەیەکی دەوری ئەم شیرەمەنیانە چاودێری ئەکرێت و پشکنینی بۆ کرێت پێشێ بچێتە بازاڕەوە. ئەم پرۆژانە بەردەوام بە شێوەی هەفتانە و مانگانە لە کاتی پیسا بە شێوەی ڕۆژانە پزیشک سەرپەرشتی ئاژەڵەکانەکە لە یەکەم ستەیجی بەرهەمهێنانی شیرەوە کە لە خواردنەکەی و دەستپێکە هەتا ئەچێتە ناو بازاڕەوە و بەکارهێنەرەکان بەکاری دێن. بوونی ڕێکۆردی تایبەت بە ئاژەڵەکان وەک دەبین هەر ئاژەڵێک ژمارەیەکی تایبەتی بەخۆی هەیە. ئەمە بۆ دیاریکردنی ئەو ئاژەڵە و بۆ ئەنی لە یەکەم ڕۆژی لە دایکبوونی ئەم ئاژەڵە و هەتا وەکو هەموو مەرحەلەکانی ئەبرێت ستەیج بە ستەیجی ئەنووسرێت. ئەم ڕێکۆردە بۆچی باشە؟ بۆ باشەکەم ئاژەڵە چ جۆرە چارەسەرێکی بۆ کرا و تەمەنی چەندێکە، سەفەکەی چەندێکە، لەنەوەی چییە و بەپێی ئەو فەسڵانەی کە پێویستە ڤاکسینیشنی بۆ بکرێت بەرگری لە نەخۆشیەکان چی بۆ کرا و چی بۆ نەکراوە. بە شێوەیەکی گشتی بەربوومی شیرەمەنی و حتا گۆشتەکانیش پێویستی بە چاودێریەکی زۆرە، چونکە ئەمانە کۆمەڵە نەخۆشی هاوبەش هەیە لە بینی ئاژەڵ و مرۆڤ. ئەگەر بە شێوەیەکی گشتی چاودێری نەکرێت ئەو نەخۆشیانە بۆ ئێمەژە گوێزرێتەوە.
پێویستە ئێمە وەکو هاونیشتیمانیان پشتیوانی لەم پرۆژانە بکەین بەربوومی خۆمان بەکاربێنین نەچین بەربوومی دەرودراوسێ بەکاربێنین لەبەر دووشت یەکەم پارەی خۆمان بۆ خۆمان نەگەڕێتەوە دووەم شت ئەم پرۆژانە لە 100% تەندروستن بەربوومەکانیان تۆ مەسەرەن بەربوومی شیرەمەنی بەربوومێکی زۆر ناسکن بە کەمترین حاڵەت تێگەچێ لە ڕێگەیەکی دوورەوە لە وڵاتانی دوورەوە داخڵ بێراکرێتەوە تایکی دڵنیانی دەهەڵگرتنی و لەهێنانی دووەمشت ئەو بەربوومانە چونکە لە ڕێگەی دوورەوەیەن بۆ مادەیەکی دوور ئەبێ پارێزراو بن ئەو مادانی تێک کە مادە پارێزراوەکانی پێوترێت کە تەسنیف کراوە بە مادە سەرەتانیەکان ئێمە ئەم پرۆژانەی خۆمان لێرە بە هیچ شێک ئەو مادە پارێزراوانی تیانە بە 100% تەندروست و سروشتین لەبەر ئەوە ینی پێویستە حکوومەت پشتیوانی ئەم پرۆژانە بکە و هانی پرۆژەی زیاتریش بدە چکە بێتە هۆی سوود و خێروبەرێکی زۆر بۆ خۆمە. ئەم ئیشی مانگای شیری یعنی عیبارەتە یەکەم سەرەکی وێنجە ئەم وێنجە زۆر ئەساسە بۆ ئەو مانگای شیریە ئێمە ئەم وێنجەکە کردومە ئەمە کەی بێنەوە جەنابتان ئەوە هەڵم گێڕاوەتەوە تۆم کردوتۆی سەر ڕواوەتەوە ئەمە ئیمساڵ حەو کەڕەت بڕیومە لە بەهارەوە لە مانگی چوارەوە هەتا ئێستا حەو کەڕە بڕیومە ئەمە بۆ هەشتە منجارە چێ ئەمان چۆن بە چه حکومی ئەتوانم هەشت جار بیبڕم ئێستا ئەوە کە بڕیمە کەپسمان کردووە و با لە بەسمان کردووە بردومە بۆ قاعەکە ئەیتی وێنم ئەیتی لە ئیسەوە کە پایزە پڕیەکەم و لە پەین ئەمجا ئاوی یەکەمەوە سەر ئیتی بۆ جستان ئەم پەینە قووەیە تێک و توانایەکێ داتێ بۆ بەهاری داهاتوو ئەمە بە حکمی پەینی حیوانیەکە ئەم ئینتاجەدا ئەینا وێنجە ئێستا فەلاعی وا هەیە کە پەینی دەست نەکەوێت یان خۆی تینەکە هەر لەوانەیە سێ کەڕە یان چوار کەڕە ساڵەکە بیبڕێ ئایا من چوار کەڕە زیا بڕیمە بە حکمی ئەوەی هەم ئاوێکی باشیە دەم دوو هەمین پەینی تەواویە دەمێ جەنابتان بینیتان لە هەقلەکە ئەم عارەبانە هەن عینە عارەبانە شیری هەقلەکەی خۆمانەکە دۆشرا و تێکرا هاتوۆتە ئێرە کە یەتە ئێرە من هی 12 کەسی تر شیر وەرەگرم فەلاع لە کوردستانی خۆمان لە محافەزەی سلێمانیە لە هەڵەبجەی شەیدەوە هەتا زەڕایەن و گردەبۆر و لای خلۆرەسی و ئەوانە ئەم شیرەکە دێ وەریەگرین ئاوە بەم شێوە ئیپاڵێ بین ئەچێتە عارەبانە ئەنجا لەم عارەبانەیشەوە بە بۆری ستیل ڕاتە ژوورەوە لە بۆریەکەش لە ژوور و ئینشەڵای بینن کە فلتەرێترم داناوە ئەو شیرە هەم بە فلتەرە ئەڕاتە ئەچێتە ناو جیازەکەەوە. ئێمە ئێستا بەروبوومی هی خۆمان ئەمە شیری گامێشە هاتووە لە دەرەوە لە تەنکەکەی هاتووە ئەم بۆریەستیلە ڕەبت کراوە لە تەنکەکەی دەرەوە بینیتان چۆن لەوێ پاڵاوتمان ئەمە یەک یەتە ئەم ماتۆڕە لە ناو خۆیان فلتەرێکی تایە ئەگە شتێ بێ ئەوە ئەیگرێ ئەگە ئەویش تەواو پێی نەگیرا یەت بۆ ئێرە لێرەوە ئەم فلتەرە هەیە ئەمەی کە لێمان بەستووە ئەم فلتەرە هیچ شتێک یا عبور ناکە یەکشت نەموو نەپیسیەک ئەگە ببێ هیننا ناڵێ عبورکە و ئەوە ئێستا ئیشی پێەکەم. بسم الله الرحمن الرحیم. ئەوە شیرەکەی ئەم جیازە عیبارەتە لەوەی ئەم شیرە کە دێت دەرەجەکە 28 لە هینگوانی مانگاکان دێت ئەمە سار دێکاتەوە
کە سار دێکاتەوە ناوەستێ هەتاکو نەیگەێنێتە دەرەجەی 2 ئەوەنە تێگەیشتی قوربان هەتا هەفتەیە زەمانە لەم جیازە بۆ هەڵگرتن ئەمان ئێمە نامێنێتەوە یان ڕۆژێ یان شەوێگەمێنێتەوە سەرفە بێ و ڕاتە بازار ئەمەی دەرەجەی جیازەکەیە ئیستا ئەوە تا حالیان ئیستا شیرە گەرمەکەی و دەرەجەکە بەرزە بێتەوە ئیستا هەر ساردە ئیستا وردە وردە سەرەکەوێ هەچێ بۆ 8 و 9 ئەوانە ناوەسێ هەتا دایە بەزێنێ ئەم شیرە شیری مانگایە بەبێ ئەوەی مادەی حافیزەی تیاابێ هیچ شتێکی تیاابێ چۆن وەرگیراوە لە گوانی مانگاکە ئێمە ئەیکوڵێنین هەتا دەرەجەی 93 هەڵە درێ بۆ ئەم دەستگایە ئەم دەستگایە ئیشی چییە؟ تێیەکە ئەیکاتە بتڵەکە و کەپسێکە و دەریەکە ئەمە چۆنێتی شیرەکەیە ئەمەش هەتا بڵێ تامێکی خۆش بەبێ ئەوەی مادەی حافیزەی تیاابێ هیچ شتێکی تیاابێت سەحا حەو ڕۆژی مۆڵەت بۆ داناوە ئەم شیرە ئەچێتە بازاڕەوە ئەمە لە دۆ پێکاتوە ماسە ئەیکەینە ئەو جیازە ئەیکەین بە دۆ چ دۆیەکیش دروستەکەین ئەو ماسە کە تەبیعیە و ڕۆژانە ئەیکەین بە ماسێکی جوان ئێمە ئەوە ئەکەین بە دۆ نەگا دۆیە ماسێکی ترش بێ بەسەرچوو بێ بیکەین بە دۆ ڕۆژانە ئێمە ئەو دۆیە کە دروستەکەین لەو ماسەیە کە ماسی نان و ماسە دۆکە ئەوە بە ڕێخۆی ئەمە ئینتاجەکەی کەرەیە ئەم کەرە ئێمە ئاوا بەکارێنی 200 غرامەکەینە قاپێکی ئاواوە ئەیخینە بازاڕۆ خاز لە فرۆشگاکەی خۆمانە دۆکە ئێمە ماسێکەکەین بەمە دۆ کە ماسی نان و ماسە ئەو ماسی ئێمە الحەمدلە ڕۆژانەیە کە ئەچێتە بازار تاریخی لێنوەچێتە بازار ئەو ماسەیشە ئەیکەین بە دۆ ئەم کەرە جوانەی لێ بەرهەمێن ئەمە شیرێکە حەسە بە قسەی دکتۆرەکان دکتۆرە بەڕێزەکان ئەڵێ ئەم شیر لە مناڵی 1 ساڵیەوە سوودبەخشە بۆی هەتا پیاوێکی تەمەن 90 ساڵی 100 ساڵی مەفروزە هەموو ڕۆژێک بەلانی کەمەوە کوبێ بتڵێکی ئاوا شیر بخواتەوە کە 250 سیتیایە ئەم قەیماخەی ئێمە چۆن دروستەکرێت ئەمە لە پێکهاتووە لە شیری گامێش شیری گامێشەکە ئێمە ئیکوڵێنین هەتا دەرەجەی 95 کە کوڵا ئەیهێنین ئەیکەینە ئەم عارەبانە ئاوا چۆن سەتڵەکانی بۆ داناوە تێیەکەین ئەمە دوێنێ کوڵاوە 3 سەعات لە ژووری گەرم بووە دوای 3 سەعات کراوەتە ژووری سارد ئیسا ئامادەیە بۆ ئەوەی قەیماخەکەی لێ بگرین بسم الله الرحمن الرحیم بەم شێوەیە ئێمە قەیماخەکە ئەگرین بە هیچ شێوەیە دەستی تێ ناخرێ بە شێوەیەکی تەندروستی و پاکوتەمیز ئەچێتە بازاڕەوە ئەمە یەکێکە لە بەرهەمی کارگەکەمان کە پەنیرە
ئەم پەنیرە بۆی هاوڵاتیان بزانن ئەو پەنیرە ئێمە چۆن بەرهەمێنین چۆن سەحە پێوتوم دکتۆر پێوتم ئەبێ ئەم شیرە بۆ پەنیر هەتا دەرەجەی هەفتا بکوڵێ لە دوای هەفتاکە نیو سەعات 20 دقیقە مێنێتەوە ئەنجا ساردیەکەینەوەیکەینە جیازێکەوە ساردیەکەینەوە تا دەرەجەی چل دوای دەرەجەی چل هەوێنەکەی تێکەین و ئەبێ بم پەنیرە تا هەچ هاوڵاتێ لەم پەنیرە بخوا بێخەم بێ لە هەمووی ماڵتا و نەخۆشیێک ئینشاءڵڵا. ئەم ماسە ئێمە دوونەوە ماسمان هەیە بڵین دوو قیاس ئەمە پێکاتوە لە کیلۆیەک ئەمە ماسەکە ئێمانە پێکاتوە کیلۆیەکە ئەم ماسە وەکو پێم وتن ماسی شیری مانگایە شیری گامێش لە تەنێکە 300 کیلۆ شیری گامێشی تیەکەین لەبەرەوەی ئەو ماسە ئاوا جوان دەرچێوتن و تۆڵ و خەڵکمان لێ ڕازی بێ ئینشاڵڵا یەکەم خوا دوای ئەوە خەڵکی ڕازی بێ لە ئینتاجەکانمان ئەمە ئەوەیە ئاوا بەم شێوەیە کە ماسەکە دەرچوو لە ژووری سەرەکان تاریخی لێ دەنیێن ئاوا کەپسێکەکەی و ئەیکەنە سنووق و ئەڕاتە بازار. ئەم ماسەی ئێمە بەچی هەوێنێکین هەر بە ماسەکەی خۆی ئاوا ئەیشڵەقێنین لە کاتی هەوێنە ئابم دەمانچە ئەمە تەوقیتم کردووە لەسەر 3 سیسی هەموو سەتڵێ ئاوا 3 سیسی تێەکەین ئابەوە هەوێنێکەم ئەیتی چەندێ بێ سەریع پیا ڕووین دانەدانە ئاوا دانەدانە هەمووی هەوێنەکەین بڵین ئەگەر 500 ساتڵ بێ 700 بێ 800 بێ بە چارەکە سەعاتێ 20 دقیقە هەمووی هەوێنەکەین. ئینتاجێکی باشمان هەیە وەکو ماسی مانگا ماسی گامێش کەرە قەیماغ پەنیر شیری دەبا شیری فرێش یعنی تازە بە تازە ڕۆژانە کوڵین ئەیکەینە دەبەوە ئەچێتە بازارڕۆ دۆمان هەیە تقریبا 9 ئینتاجمان هەیە لەخوا بەزابێت چێتە بازارەوە و من خۆم لێ ڕازیم و داوا لە هەموو هاوڵاتیەکەکەم کە لە بوون ناهومێ نابی. نۆبەنم بووە لەم حەقلەی خۆما یەک نۆبەن کێشاومە 906 کیلۆ دەرچووە ئا لێرە بۆ قوربانی سەرمان بڕیوە ئێخوانەی بڕێ بەو شێوەیە ئەگەر تۆ حسابکە نۆبەنی کوردی بەسیانی ئەوە نەدەرناچی ئەمە یعنی سفادەی ئەم مانگا فریزیانە بڵێیان کەڵین مانگای فریزی 6 مانگایە ئەمانە هەچ کەسێ ئیشی لەگەڵا بکە بە شێوەیەکی ڕێکوپێک خزمەتیکە خزمەتیەکە.